خۆشەویست دەم باش خۆشاتنەوە بۆ ئەڵلقەیەکی تر لە بەڕەمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا کاک ڕێبوار ڕەشید هاوسەرۆکی کۆنگرێتەوەی کوردستان کەنەکە ئەمڕۆ لەگەڵماندایە. کاک ڕێبوار زۆر خۆشحاڵم بۆ بەشداریکردن لە بەڕەمەی ئەمڕۆماندا. کاک ڕێبوار ئەمە یەکەم جار نییە کە ئێوە سەردانی وڵاتە یەکگرتووەکان بەڵکو چەندین جار لە پێشدا هاتوون دەکرێت بێگومان سەردانی ئەمجارەدان لە بارودۆخێکی زۆر ئاڵوز و دژوار و ناسکدایە لە هەموو پارچەکانی کوردستان. دەکرێت بە کورتی پێمان بڵێن مەبەستە سەردانەکەتان چییە و چۆن هاتوون؟ ڕاستە مەبەستە سەردانەکەمان بینینی هەندێک ئۆفیسیالی ئەمریکین کە دۆخی ئێستای کوردستان و دۆخی ئەفرینیان بۆ باسکەین و هەروەها چەند پرسیارێک لەسەر هەڵوێستی ئەمریکا بکەین و پاشان کوردانی خۆمان هەمووکو حیزبی سیاسی هەمووکو تاکە کەسی سەربەخۆ لە ئەمریکا ببینین و قسەیان لەگەڵا بکەین. بەس لە دەرجایی ئەم چەند ڕۆژێک کە لێرەن چاودان بە کێ کەوتووە؟ ڕاستەکەی ناتوانم بڵم چاوان بە کێ کەوتووە، بەڵام چاوان بە خەڵک کەوتووە، خەڵکانێکە لە بەشی جیاواز کار دەکەن و بەرپرسیاری جیاوازیان هەیە، هەندێکیان وەکو ڕاوێژکار کار دەکەن، هەندێکیان ڕاستەخۆ کار دەکەن کە زیاتر لەگەڵ ئیدارەی ترامپان سەرۆک ترامپ. بەس سەردانەکەتان بۆ ئێرە بانگهێشتی فەرمیە؟ دەتوانم وا بڵێم کە بانگهێشتی فەرمیە، بەڵام هەروەها دیارە لە سەرەتای ئینیسیاتیڤی خۆمان بوو، بەڵام بانگهێشتیش فەرمیشی لەگەڵدا بڵێ. بەس ئەو کەسانێک کە تا ئێستا بینینە لە ئاسوپەلەیەکدان کە کەسێک ئومیدی بۆەوەی بی کە کارێک بۆ کورد بکەنەوە یاخود باڵێنێک بدەن؟ ڕاستەکەی لە ئەمریکا تۆ ئێوە دەزانن کە سیستەمی دیموکراسی و سیستەمی کاریان زۆر جیاوازە و تا ڕادێک زۆر ئاڵۆزە، بەڵام مرۆڤ دەتوانێت بڵێ کە تێکڵاویەک لە هەردووکیانە. بڵێ بەسواتە ئەبی مرۆڤ ئومێدبەخش بی بەم جۆرە دیدارانە. ئومێدبەخش ئەوەیە کە لە ڕاستیە لە سیاسەتە خۆتان دەزانن کە وجدانێکی تایبەتی نییە یاخود ڕۆژتێکی تایبەتی نییەوە کە تۆ بڵێ حتمما لەبەرەوەی کە دۆزی کورد ڕەوایە یا هاوکاریمانەکەن. دەبێ کاتێک ئێمە دەدوێن ئەوان هەمیشە بەرژەوەندی خۆیان لێک دەدەنەوە، لەسەر بەرژەوەندی خۆیان دەفکرن و ڕاستەکەشی بە هیچ شێوەیەک بەڵێنیان یا سوزیان بە ئێمە نەداوە کە کارێکمان بۆ بکەن، بەڵکو هەر دەڵێن بڵێ وایە و ینی هەوڵە دەین کە لێک تێگەیشتێک و بەرژەوەندێکی هاوبەش بدۆزینەوە بۆ هەردوو لامان بۆی کە پێکەوە بتوانین کار بکەین. بەناوانیە کە ئەوان بێنە پێشە و لەبەر خاتری ئەوەی کە کورد دۆزەکەی ڕەوایە خود لەبەرەوەی کە بەزەیان پێمانە دێتەوە کارمان بۆ بکەن. نەخێر بەسەکو هەر خۆ ئاماژەت پێکرد پەیوەندیەکان بە بەرژەوەندیەکانەوە گرێدراوە. بەرژەوەندی ئەمریکا چی لەگەڵ کورد کە بێت هاریکاری بکە؟ بەرژەوەندی ئەمریکی و کوردەکان دەتوانن زۆر بن لەسەرەوە کەوتو کە ئێمە چۆن ڕوونیانەکەینەوە. ئەمریکا وڵاتێکە خاوەنی شۆڕشیشی زۆر گەورەی جیهانیە کە کاریگەری زۆر گەورەی لە سەر جیهان هەبووە، ئەو بەهانەی کە پاش شۆڕشی ئەمریکا کەوتونەتەوە مەسلەی دیموکراسیە، مەسلەی پلورالیزمی سیاسیە، مەسلەی سێکۆلاریزمە، مەسلەی تا ڕادێکی زۆر ئازادی ژنانە، مەسلەی پەروەردەی گشتی پەروەردەیەکی گشتی کار و خەباتە لە ئازادەکانی هینە ژیاندا، هەموو ئەوانە ئێمە ئێستا خەریکی دامەزراندنی ئەو بەهانەین لە کوردستان. لەبەر ئەوە لەوێدا ئێمە بەرژەوەندیی هاوبەشمانەیەوە. هەروەها سەقامگیری ناوچەکە بۆ ئێمە و بۆ ئەمریکا بۆ دیارە لە بەرژەوەندی ناوچەکەشتایە بۆ شێوەیە. ماوەیەک لەمە پێش ژمارەیەک لە سەرانی ئەنەکەسە سەردانی ئەمریکایان کردووە بە قسەی خۆیان کەسانێکیان بینوە لە وەزارەتی دەرەوەم لەولا. ئایا سەردانەکەی وش بەشێکە لەو جۆرە سەردانانە و چه پەیوەندیەکی هەیە پێکەوە؟ سەردانەکەی ئێمە نەخێر لەو جۆرە پەیوەندیانە نییە. ئێمە بە هیچ جۆرێک ئێمە وەکو کۆنگرێتەوەی کوردستان بە هیچ جۆرێک دژی هیچ جۆرە حیزب و ڕێکخراوێکی سیاسی قسە ناکەین و ئێمە ناچینە ناو وردەکاری کاری حیزبیەوە بە پێچەوانەوە ئێمە دیفاع لە هەموو حیزبێکی کوردی و کوردستانی دەکەین و هەروەها دیفاع لە خەڵکی کوردستان دەکەین. کاری ئەمەوە کە بە گشتی باسی سیستەمی داگیرکاری لە کوردستان بکەین و باسی دڕندەی سیستەمی داگیرکرد لە کوردستان بکەین و کومەسەن دەوڵەتی تورکیا و ئێران و عێراق و سووریا و بۆچی کێشەکانمان بە شێوەی ئاشتی و سیاسی چارەسەر نەکراون و هەروەها ئەوەش کە هەموو حیزبێکی کوردی پێویستن کە ئەو هەبوونی و حیزبانی لە باش لە کوردستان هەن بەگشتی بۆ گەلی کوردستان پێویستن، بەڵام دیارە خوازیاری و هیوای ئێمە ئەوەیە کە ئەوان زیاتر پێکەوە بن، پێکەوە کارکەن و جۆرێک لە هاوسەنگەری و هاوپەیمانی سیاسی و ئەسکەری زیاتریان هەبێت لە ناو خۆیاندا.
ینی کارەکانی ئێمە بەڕاستی بە تەواوی جیاوازن. ئەمریکا و بە تایبەت کاربەدەستانی وەزارەتی دەرەوە ئایا هیچ جیاوازیەک لە نیوان پارت و لایەنە کوردیەکانە دەبینن و یاخود هەموو بە یەک چاوسێر دەکەن؟ ناتوانم بچمە ناو وردەکاری ئەوە بەڵام بەو شوەیە کە ئێمە تێگەشتوین بۆ چوونی ئەمریکەکان بێگومان لەسەر ڕێکخراوە و سیاسی جیاوازن مەسەرەن دەبینن کە کام ڕێکخراوانە لە پراکتیکە کۆنکرێت کار دەکەن کوامانە خەڵکیان لەگەڵایە مەسەرەن هێزیان هەیە وە چۆن کار دەکەن کارەکانیان دیموکراتیکن نادیموکراتیکن مەسەرەن ئەو تبینیانە دەبینین بەڵێ. جاران پردی هاتوچوو لە نیوان بەرپرسانی کورد و ئەمریکادا زۆر شلوغ و هاتوچووی گەرم و بەڵام ئێستاکە کز و نزم بووەوە هۆی چییە؟ هۆیکی دەگەرێتەوە بۆ هەڵبژارنەکانی یا ببوورە ڕێفراندومی باشووری کوردستان لە پێش ئۆکتۆبرە لە سێپتەمبەرە کە بەداخەوە لە دەسەڵاتدارانی سیاسی لە باشووری کوردستان گویان لە ئەمریکا نەگرت. ئەمریکاش بە شێوەیەک دۆزی کوردی لە باشووری کوردستان دووبارە حواڵەی ناوەند کردوێتەوە حکوومەتی ناوەند و دیارە لەوە دەچێت کە ڕاستەوخۆ پەیوەندیەکی هامشۆکردن بەو شێوەیە پێویست نەبێت لە نێوان باشوور و ئەمریکادا بەڵام بەگشتی هەمشۆکان هەر هەن بۆ بەگەر لە ئاستی کوردستانی سیر بکەین. زۆر جار کەسانێک دیان چ بەرپرس کاربەدەست لە چوارچێ هەرێمی کوردستان و یاخود لە ناو پارتە کوردیەکاندان و جاریش هەیە کەسانێکی سەربەخواانە سەردانی ئەمریکا دەکەن. ئایا ئەمانە دیان بۆ بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیان و یاخود پەیوەندی بە دۆستی کوردەوە هەیە؟ ڕەنگە تێکەڵاو بن ڕاستەکەی لەبەرەوەی کە ئەمریکا وڵاتێکی گەورەیە سیستەمێکی دیموکراسیشی هەیە مەسەرەن بەگشتی مرۆڤ دەتوانێت بێت و بڕوا و لەگەڵ خەڵکانی جیاوازە قسە بکە بەڵام بەشێکی زۆری ئەوانە سەردانی ناڕەسمین سەردانی ڕسمینین چونکە ئەمریکا هەم لە کوردستان هێنی هەیە نەنەرایەتی هەیە و هەم لە ڕووی ئەسکەریشەوە لەوێدایە و کە خەڵکانێکیان هەیە کە مرۆڤ دەتوانێت بیان بیرە ینی سەردانەکان دەتوان سەردانی شخصیش بن یا سەردانی جۆرێک لە ناڕەسمی حیزبی بن بەو شێوەیە. بەس لە بڕایان ئەم ساردانەتان دەرەنجامێکی باشی هەیە بەرهەمێکی هەیە مژدەیەکی تێدایە؟ نا باوەڕ ناکەم بۆ شێوە بێ ئێمە وەکو حیزب نەهاتوین بۆ ئێرە ئەوە زۆر گرنگە بزانرێ چەند دەوڵەتی ئەمریکا و زۆر لە دەوڵەتەکانی ئەوروپا ئێمە وەکو کۆنگرێن توی کوردستان وەک نوێنەرایەتێکی گشتی خەڵکی کوردستان دەبینێ دیارە پێیان خۆشەکە ئێمە زیاتر کار و خەباتکەین ئەو قسانەمان زۆر بیستۆتەوە کە یەکێتیشی نەتۆی لە کوردستان پێویستە بە تایبەتی لە ئاستی خەڵکە بەڵام ڕاستەکەی نا بەو شێوەیە نیە کە ئێمە بڵێین بەم سەردانە وەڵامێکمان وەرگرتوتەوە لەبەرەوەی کەچێ هەندێک شت هەیە لە نێوان ڕووس و ڕێکەوتنی ڕووس و تورکیادا کە بەڕاستی کارتێکردنی زۆر زەحمەتە ئەوەش کە ئەمریکەکان تا ئێستا ئەوەی ئێمە ئاگامان لێبێ استراتیزیەکی ڕوونیان لەسەر هەموو ڕۆژ ئاوان نییە لەسەر بەری فرات ڕۆژاوی کوردستان هەتاکو و سەر سنووری ڕۆژهەڵاتی ئاوی فرات سیاسەتێکیان تاڕادەیەک هەیە بەڵام بیریان لەوە نەکردوەوە کە ئەو بەشەی دیکە چۆن و چۆن نییەوە هەروها ئایندەی سووریا ئێمە و ڕێکخراوەمان گرتووە و وەکو پرسیاریش پرسیارمان کردو کە ئەو باسانە چۆنن. بابینە سەر کۆنگرێتەوەی کوردستان کانەکە کە ئیوە هاوسەرۆکن لەگەڵ وابزانم نیلوفەرخانم ئەمە چ جۆرە ڕێکخراوەیەکەوە چ جۆرە ئەرکێک لە ئەستودانایە؟ کۆنگرەی نەتۆی کوردستان دەتوانانی ئەوە پێناسەیەکەی کە ڕێکخراوێکی سیاسی ناحیزبیە ینی ڕێکخراوێکی سیاسی نائیدۆلۆژیکە ڕێکخراوێکە وەکو چەترێکی سیاسیە بۆ هەموو حیزبێکی کورد و کوردستانی بۆ NGOکان بۆ ڕێکخراوە ئاینیەکان ئەوانەی کە دیار و گەورە بنیانی کە فەنکسیۆنێکی ئەوان هەبێ و هەروها بۆ تاکە کەسی سەر بەخۆ ینی مرۆڤ دەتوانێت بڵێ کە کۆنگرەی نەتۆی کوردستان دەوێت فەنکسیۆنی پەرلەمانێکی باڵای کوردستانی هەبێ کە لە دەرەوەی تێگەیشتنی ئەیدۆلۆژیک و حیزبایەتی و ئاینی ئەوانە هەبێ بتوانێت نوێنەرایەتێکی گشتی بەرژەوەندی کوردستان بکە. دیارە یەکخستن و کەمکردنەوەی ناکۆکیەکان و یاخود نەیشتن لە نیوان لایەنە کوردیەکاندا و کۆکردنەوەیان لەژێر چەتێکدا لە هەرە کار و ئەرکەکانی کانەکەدایە لەو ڕۆوە تایسە چیتان کردووە؟ ڕاستەکە ئێوە دەزانن زۆر جوان بەڕێستان خۆتان ئاماژەتان پێکرد یەکێک لە کێشەکانی ئێمە
دووربوونی کوردە لە یەکتر کاری سەرەکی ئێمە لەبەر ئەوە نزیکردنەوەی کووردە مەسەن ئێوە ببینن سیستەمی داگیرکاری هەمیشە هەوڵەدا کەنەتەوەیەک لە یەک دوور بخاتەوە پێکاتەکان دوور بخاتەوە لە یەک و هەروە حساسیەتیان لە نێوانە دروستکە کێشیان لە نێوانە دروستکە کاری وا بکە کە حیزبەکان درەنگ بگەنە یەک لەبەرەوە ئەرکەکانی سەرشانی ئێمە دروست ئەوەیە کە تاکە کەسی کورد NGOکان حیزبەکان هەموو خۆ بدەین نزیکیان بکەینەوە و خاڵی هاوبەشی ڕوون بدۆزینەوە ئێمە لەو کارە بتوانم بڵێم هێدی سەرکەوتووە بین چونکو ئەڵتەرناتیڤی دیکە نییە یاوەتا کورد لە تاکبوون و لە پەڕەوازەی خۆیان زەرەر دەکا یاوەتە ببینی لای یەک لەبەرەوەی بەڕاستیدا کێشەی وا گەورە نیە لە نێو کورددا کە وابێ ئێمە نتوانین بە یەک بگەین وابێک ئێمە نتوانین پێکەوە کار بکەین کاک ڕێبوار چییە هەر ئاستەنگ لە بەردەم گەلی کورد بۆ یەخستنی هێزی ڕاستەکە حیزبە سیاسەکانن جو خەڵکی کوردستان وەکو خەڵک مەسێمە دەچین بۆ لای ئەزیدەکان وەکو بەرەیەکی ئاینی مەسەرەن یارسانەکان کاکەیەکان هەر کەس لەوانە مەسەن زەردەشتەکان عەلەویەکان مەسەن دەبینی کە خواستێکی زۆر بۆ یەکێتی نەتەوەی هەیە هەروە هەڵناو کۆمەڵانی خەڵکە تاکە کەسەکان ڕۆشنبیرەکان نووسەرەکان بەڵام کە دێنە سەر ئەمری واقع بەداخەوە حیزبە سیاسیەکان ئەو کێشیان هەیە کە ناتوانن بەیەک بگەن یەکیانەوەیە کە لە ڕووی دیموکراتیکەوە زۆر باش پێش نەکەوتون کاری زیاتری دەبێت کار و خەواتی زیاترکەن بۆی کە لە ڕووی دیموکراسیەوە زیاتر پێشکەون لاینێکی ئەوەیە ترەوەیە کە ڕقەبەرایەتیەکی ناتەندروست هەیە ئەنی منافەسەیەکی هین نییە منافەسەیەکی نۆرماڵ منافەسەیەکی سروشتی نییە کە بڵێ مەسا حیزبێکی سیاسی دەوێت لە پاوانی خۆیان بە توانای خۆی پێشکەوێ بەڵکو خواستەکەی بۆ دژایەتیکردنی ئەوی دیکە یا خواستەکەی بۆ نەبوونی ئەوی دیکە بەو شێوەیە یعنی ڕێکخراوە سیاسەکان بەداخەوە ناوخواانە کێشیان هەیە بەس ئەو ململانیە لە چی و سەرچاوی گرتووە لە سەرەتاوە ببورە لە سەرەتاوە مرۆڤ دەتوانێت بڵێ کە نەبوونی تێگەیشتنی دیموکراتیکە بۆ پرسەکان چونکۆگە تێگەیشتنیی دیموکراتیک هەبێ بۆ پرسەکان بێگومان وانابێ ئەگەر ئێمە لە تێگەشتنیی دیموکراتیکەوە کار بکەین ئەو کاتە ڕێگا دەدەین بە ئەوی دیکە کە گەورە بێ تووڕە نابین کاتێککە دەبین ئەوی کە گەورە بێ بەڵکو ڕەخنە لە خۆمان دەگرین و سەیری خۆمان دەکەین و بە خۆماندا دەچینەوە دەڵێن ئێمە بۆ گەورە نبین خۆمان مەسەرەن ئەو تێگەشتنە ناو حیزبەکانان نییە بەداخەوە مەسەرەن ئەگەر حیزبێکی دیکە بتوانێت زیاتر پێشکەوێ ئەم حیزبەی تر بە شێوەیەک دێ ڕقەبەرایەتێکی یا منافەسەیەکی زۆر ناتەندروست دەکا و پێی وایە کە لە ڕێگای بە خراپ باسکردن و ناوزڕاندنی ئەوی دیکەوە خۆی سەردەکەوێت ئەوە تێگەشتنیی دیموکراتیکە کە بەداخەوە لە ناو حیزبەکانی ئێمەیە بناغەیەکی پتەوی نییە ینی بناغەیەکی وای نییە کە بۆ کارکردن ببێ دانەیەکی دیکە ئەوەیە کە ڕێکخراوە کوردەکان بەگشتی وایان کردو کە لە ڕووی ئابووری و سەربەخۆ نەبن تووشی گرێدراوێکی ئابووری بوون لەگەڵ شاید دەوڵەتێکی دراوسێ یاخود لەگەڵ حیزبێکی دیکەیە کە پارەی هەیە لە کوردستانە ئەو وا بەستەی و گرێدراوی وا دەکا کە توانای سربەخۆیی سیاسیان نییە سربەخۆی سیاسی خۆیان لە دەستداوە لە حاڵەتی وایە ڕێکخراوێکی سیاسی دەبێت بە پاشکۆ زیاتر بۆ زیاتر فەنکسیۆنێکی هینی دەبێت فەنکسیۆنێکی زیاتر ئەلامی دەبێت بۆ ئەوەکەی دیکە نەک کار و خەباتی خۆی ئەم جێوازی و ناکۆکی و پەرتەوازیە ئایا لایەنی کتابە دەگرێتەوە و یاخود هەمویان وەکو یەکن و یاخود جێوازیەکە لە نوانیاندا نار بەگشتی بەداخەوە ڕێکخراوی کوردی بەگشتی ئەنیێستا زۆر بەگشتی قساکەم بەگشتی زۆر نەیانتوانیەوە پێشکەون بەڵام دیارە ڕێکخراوی وا هەیە کە زۆر پێشکەوتووە ڕێکخراوی وا هەیە کە دەتوانێت ڕەخنە لە خۆی بگرێ ڕێکخراوی وا هەیە کە ڕەخنەی لێ دەگری تووڕە نابێ بەڵکو وەری دەگرێ و هەندێک جا سوپاسیش دەکا بەڵام هیواشەیە کە زۆر تووڕەیە گوێ ناگرێ یا هەموو جۆرە چالاکیێکی دیموکراتیکی خەڵکیش بە دژایەتی خۆی دەزانێ و هەندێک ڕێکخراو هەیە مەسەن لە ئاستی زۆر خراپە نادیموکراتیکن مەسەن بۆ نمونە پارەی نەتەوەکە بەهی خۆیان دەزانن مەسەلەن منی پیان وایە کە پارەی خەڵکی کوردستانی ئەوانە بەو شێوە بەرخورد دەکەنەوە بۆ شێوە بەرخوردیان کردو لەبەرەوە جیاوازەکان ڕاستەکەی زۆرن جیاوازەکان دەتوانێت بڵێ لەو سەری ڕاستەوە تا ئەو سەری چەپە وڵاتانی دراوسی ئەوانەی کە کوردستان بە سەیران دابەشکراوە وڵاتانی ناوچەیی وایە خۆ جیهانی چ ڕۆڵێکیان هەیە لەم جێوازی و دابەشبوون و پەرتەوازەبوونە
دەوڵەتانی دراوسێ بەداخۆ ڕۆڵیان زۆرە چکو هە لە سەرتاوە کە کورد وەک ڕێخستنی سیاسی دەسی بەکار کردووە لاواز دەسی پێکردووە و دوایەوە تێگەیشتنیی چەوتیش هەیە لەو ڕۆ کە دەڵێ مەسەن دوژمنەکەم دۆستمە ئەو جۆرە تێگەیشتە هەندێک زەرری گەورەی ڕاستەکەی لە کوردداوە مەسەرەن هەندێک جارە تەنانەوەکو جۆکیش بەکار دەبرێەوەی کە مەسەرەن ئێران پشگیری لە کوردی باشوور دەکا و مەسەن بۆ عێراق پشگیری لە کوردی ڕۆژهەڵات دەکا مەسەن بۆ نمونە لە نمونونەکەیمان بینیوە لە جەنگی جیهانی لە جەنگی ئێران و عێراقا مەسەرەن یا لە شەڕەکانی نێوان عێراق و ئێراندا ئەوانە تێگەیشتنی چەوتن ئەو دەوڵەتانە هەمیشە هەوڵدەن کە دەستخەنە کاری کوردەوە بە هەر شێوەیە کە بتوانن وە بۆیان بلوێ لەبەرەوە زۆر گرنگە کە ڕێخستنی کوردی و کوردستانی خوان لەو تێگەیشتنی کە حتمما ئێران بە شێوەیەک یا تورکیا بە شێوەیەک دۆستی ئەوان دەبێ ئەوە بەڕاستی تێگەشتێکی زۆر نادروستە و هیوادارین کە وردەوردە لەوە ڕزگار بن ئێمە وەکو کۆنگرێن توی کوردستان زۆر لەسەرەوە کارەکەین. کاکڕێبوار کۆنگرێنەوەی کوردستان دەتوانێت بێتە پردێکی هەرەگرنگ لە نیوان گەلی کورد و پایتەختی وڵاتان و بە تایبەتی بروسەڵک و پایتەختی ئەوروپالی هاتووە و واشنگتنیش ئەمریکا لەو ڕۆوە ئێوە چیتان کردووە؟ ئەوان من پێم وایە هێدی وڵاتانی وکو ئەمریکاوی چتی ئەوروپا و هەندێک وڵاتی دیکە ئەوانە دەزانن کە کۆنگرێنەوەی کوردستان ئێمە خۆبەخش کار دەکەین و دڵخوازانە کار دەکەین و بە هیچ شێوەیەک باسی هیچ لایەنێکی کوردی وەکو عەرزم کردی بە خراپە یا بە شێوەی وا هین ناکەین بڵین باشکە مەبەستمانە و پێشقسنی لایەنێکی تایبەتی بێ لەبەرەوە ڕێزیشان بۆ هەبوونی ئێمە هەیە و لە ڕاستیدا پەیوەندی زیاترمان پێوە دەگرێت مەسەن لە میسرەوە لە ئوردونەوە لە زۆر وڵاتانی دیکەی عەرەبیەوە مەسەلەن کە دەزانن ئێمە دەتوانین زیاتر ڕوخسارێکی وەخود وێنایەکی دروستتر وێنایەکی کۆنکرێتتر وێنایەکی بێلایەنتر بە خەڵکی دەرەوە بە جیهان بدەین وەک لەوەی کە مەسەن حیزبێکی سیاسی دەیکا لەبەرەوە وردە ڕێزێک بۆ هەبوونی کۆنگرێن توی کوردستان پەیدا دەبێ و هەروە ناو کووردا بێ گومانیش کە دەبینن مەسەلەن ئێمە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە تەندروستی و بەهێزی کۆمەلگای کوردستان هەموویەتی بە هەموو پێکاتەکانەوە بە هەموو حیزبەکانەوە بە هەموو لایەنەکانەوە لەبەرەوە من پێم وایە تێگەشتێکی واژ لەناو کووردا بەگشتی لەناو حیزب و لایەنەکانیشا دروست دەبێت لەو ڕۆ دیارە کە ئێمە دەتوانین دەنگێکی دروستتری دیپلۆماسی بین دەنگێکی دروستتر چونکە ئێمە ئەو کاتە بەگشتی باسی مافی خەڵکی کوردستانەکەین بەگشتی باسی ئەو دەستکەوتانە دەکەین کە دەتوانێت قازانجی باش بە ناوچەکە بگەێنێ نەک هەر مەسەلەن بۆ نمونە بە عەرەبیا بە تورک بەڵکو بە هەمومان و دەبێ بە هۆی سەقامگیری ناوچەکە. لە قۆناغی بزوستنەوەی ڕزگاری نیشتمانی هەرگەلێکدا دوو ستوونی هەرەگرنگ هەیە یەکێکیانەوەیە کە خەباتی چەکداری و ئەوەی ترش خەباتی دیبلۆماسی. خەباتی دیبلۆماسی کورد چۆن هەڵدەسەنگێنن؟ خەباتی دیبلۆماسی کورد تا ئێستا بەڕاستی تا ئێستا کە من ئەو قسەیەکەم زۆر خراپە. مەسەلەن تۆ سەرنجی باشووری کوردستان بە ئێمە لە باشووری کوردستانە سیستەمێکی فیدراڵیمان دەستکەوت کە بەڕاستی وەکو دەوڵەت وا بوو. ئەو سیستەمی فیدراڵی مەسەن دەوڵەتانی ئەمریکا و ڕۆژئاوا زۆر یارمەتیان داین ئەمە بووین بە خاوەنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی خۆمان بووین بە خاوەنی سەدان پەیوەندی دیپلۆماسی و بەو شوەیە بەڵام لە پراکتیکە هەنێک سیاست کرا تۆ دەبینی مەسەلەن نوێنەری چین بە تەنیا سەردانی هەموو حیزبەکانی دەکرد چونکو تێگەیشتن کە کاتێک پەرلەمانێک نییە بەڕەسمی و حکوومەتێک بەڕەسمی نییە ناچار بوون کە یەک بچن بۆ لای ئەو حیزبانە هەر وەکو دروست وەکو سیستەمێکی عەشیرەتی مەسەڵەن ئەڵمانەکانمان بینی هەمان شتیان کرد ئەمریکیەکانمان بینی هەمان شتیان کرد و بەداخەوە لە ناو مێدیا حیزبەکانیشا وا دەرەخرا کە ئەم سەردانە نەسەردانی باش بن کە مەسەڵەن دێن هەولایەنە دێن چەند سەردانی هەر حیزبێک بە تایبەتی دەکەن ئەو جۆرە دیپلۆماسیکردنە کە تۆ یەکێتی نەتەوەی خۆت بشکێنی و هاودەنگی خۆت لە پەرلەمانە یا مەسەن لە حکوومەتا بشکێنی کە وای لێ بێتەوە دووبارە بێتەوە سەر ئاستی حیزبایەتی و سەر ئاستی ڕاستەکەی شخصیش لە ناو حیزبایەتیە بێگومان زەرر لە خەباتی ئازادیخوازی خەڵکی وڵاتەکەی تۆ دەدات بێگومان هەمیشە دیپلۆماسیەک دروستەکە یەکدەنگ بێ کە بتوانێت بە یەک شێوە سەیری بە یەک شێوە دەنگ و ڕوخساری ئەو خەباتە ئازادیخوازی بە دەرەوە بگەێنێ دیارە ئەو پێناسەیە ڕەنگە دڵی هەموو لای خۆش نەکات بەڵام بەگشتی دەیکا بەگشتی بۆ چکو
مەسەرەن بۆ نمونە کۆنگرێنەوەی کوردستان لەم حاڵەتەیە نمایندەی ئایدۆلۆژیشی تایبەتی نییە، وە نمایندەی دینێکی تایبەتی نیە، نمایندەی مەسەبێکی تایبەتی نییە. هەر لەبەر ئەوە هەموو دیپلۆماسیەکە لە یەک کەناڵەوە بکرێ دروسترە، ئەگەر چی ڕەنگە وەکو ئەرزم کردی لایەنەکان بەگشتی مەسەلەن سوودێکی تایبەتی بۆ یەک لایەن نەبێ، بەڵام دروست هەر مەبەستەکەش ئەوەیە. سەگمەر گابریێل وەزیری دەرەوەی پیشووی ئەڵمانیا لە وتارێدا کە لە تاگەشپیگڵ بڵاوبووتەوە لە ژیراننیشانی ئەفرین پەیامێک ببوو ئەمریکا زۆر لایەنی کوردی ئەو جۆرە نووسینە بە مەترسیی زۆر گران دەیبینن دەبی وەڵامی دیبلۆماتی کوردی یا دیبلۆماسی کوردی چی بیبێ ئەو جۆرە نووسین و لێدوانانە؟ ڕاستەکە ئێمە هەر پێش ئەوەش ئەو ترسەمان هەبوو، ئێمە وەکو یەکێتی نەتەوەی کۆنگرێنەوەی کوردستان زۆر زوو باسی ئەومان کرد. ئەو ڕێکەوتنێکی ئێستا لە بینی تورکیا و رووسیا هەیە بەڕاستی زەرری گەورە دەتوانێت لە خەڵکی کوردستان بە ئەو دەستکەوتانەمان کە لە ڕۆژئاوای کوردستان و دەستمان هێناوە و پاشان زەرری دەبێت بۆ ناوچەکانی دیکە، چونکە دەوڵەتی تورکیا بەوە ڕناوەستێکە مەسەرەن هەر ئەفرینی گرتووە. ڕاستە ئێمە لە ئەفرینا 2 مانگ بەرخۆدانمان کرد، بەڵام دەوڵەتی تورکیا توانی داگیری بکە. ئەو بە منبەستە دێکە لەبەر ئەوەی داگیرکەران بە تایبەتی تورکیا ئێران خاوەنی هێزی زۆرن لە هێزی ئەسکەرین و تورکیا خاوەنی هێزێکی دیپلۆماسی گەورەتر سیاسی تر کاتی زیاتری لەبەردەستایە دەتوانێت زەرری کۆنکرێت لە خەڵکی کوردستان بدا و بە تایبەتی ئەم شەڕی ئەفرین ڕاستەکەی شەڕی ئێران و تورکیا بوو دژ بە کورد، یعنی هاوپەیمانێکی ئێرانی و تورکی بوو و ڕووسی، تەنها هاوپەیمانێکی تورکی و ڕووسی نەبوو، دەبێت لەوە تێبگەین. لەبەر ئەوە بێگومان پرسی ئەفرین دەبێت وشارمان بکاتەوە کە ئێمە و خەڵکی کوردستان ئاگاداری ئەوە بین کە چ ئۆینێک لەسەر ئێمە هەیە. هەر لەم پەیوەندیەدا کوردانی دەرەوەی وڵات چ لە ئەوروپا ئەمریکای وایە خۆبەشەکانی تری جیهان ئەبی لە چه کەناڵێکەوە پەرە بە خەباتیان بدەن و تش بخەنە سەر کام لە ناوەندیەکان؟ ڕاستەکەی لە هەموو لایەکەوە زانانی خەباتە دیپلۆماسیەکان مەسەلەن دیارن کە تۆ هەمیشە دەچی بۆ لای ئەو کەسانەی کە هەم ئۆپۆزیسیۆن هەم دەسەڵاتدارن، چونکو خاڵێکی زۆر گرنگ لە دیپلۆماسی کوردیا پێویستە ئەوە بێ کە ئێمە دۆست بۆ کورد پەیداکەین، نەک وەژماری نارەکان کەم بکەینەوە. ئەوە پرینسیپێکی زۆر گرنگە و لەبەر ئەوە گرنگە کە ئێمە سەردانی هەم ئۆپۆزیسیۆنی وڵاتەکان بکەین و هەم ئەوانەی کە لەسەر حکومن. ئەوە خاڵێکی گرنگە. خاڵێکی تر ئەوەیە کە باسی ئەوە بکەین کە ئەو دەستکەوتانی کە خەڵکی کورد دەیکەن وە دەستی دەهێنن ڕاستەکەی قازانجی ناوچەکە و قازانجی جیهانی بەگشتی تێدایە. ئەو بەڕاستی ژوایە مرۆڤ دەتوانێت یەک بێک حسابی کە من نایمە سەر باسی بەرژەوەندی یەکدانە بەرژەوەندی تایبەتی مەسە ئەڵمان بۆ نمونە ئەڵمان دەتوانێت لە فرۆشتنی چەک بە تورکیا زەرەر بکە، بەڵام بەگشتی قازانجی دیکەی ئەڵمان هەیەکە لەو ناوچەیە کە مرۆڤ دەتوانێت بهێنێتە بەرچاو. لەبەرەوە ئەو دیپلۆماسیی سەرکەوتو ئەوەیە کە تۆ چۆن تۆ بە چ شێوەیەک ئەو دەستکەوتانە بخەیتە بەدەستی ئەوەی کە ئەولایانی دەیبینی کە بڵێ سەرکەوتنی کوردستان ئەم قازانجەی بۆ ئێوە شتێدایە بەو شێوەیە. ئەوە دیپلۆماسیی سەرکەوتووە. ئەگەر تۆ نتوانانی ئەو کارە بکەی ئەو لایانی دیکە نایە خێرت پێ بکە بەس لەبەرەوەی کە تۆ فەقیری، بەس لەبەرەوەی کە دەکوژرەی بەزەی پێتا بێتەوە و یارمەتیت بدە. کاکرێبوار زۆری ئەو کوردانەی کە لە دەرەوە دەژیان بەوانەی خاوەن کاررامان و بەوانەی کە بۆیان هەڵڕەخ نەرەخساوە کە کارامەیەک بەدەستبێنن وەکو هاوڵاتیانی ئاسایی هێشتا بە شێوەیەکی کلاسیکی دەیان ساڵەمەوە پێش خەبات دەکەن و زۆرتر بە پارت و ڕێکخراوەکانەوە گرێدراون و بەرژەوەندەکانی ئەوان لە پێش بەرژەوەندەکانی گەلی کوردایە. ئیوە ئەو جۆرە خەباتە چۆن هەڵدەسەنگێنن؟ ئەمە بە خەباتێکی نادروستی دەزین بەڕاستی خۆی سیاسەتێکێکە لە هونەرە جوانەکان. مەسەن ئێوە دەزانن کە لە دنیای هونەری موزیک هەیە، هونەری گۆرانی هەیە، هونەری ئارت جیاوازی ئارت هونەر هەیە، ینی مرۆڤ بە هونەرەژی لە دنیاە. سیاسەتی جێشێکە لەو هونەرانەی هونەری بەڕێوەبردننی کۆمەلگایەک و هونەری دروستکردنی دەستکەوت، هونەری دروستکردنی ساختاری کۆمەڵایەتی و سیاسی ئەوانە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگایەک. ئەوەی لە کاتێکە کە تۆ لە وڵاتی خۆتا دەیبینی بە تایبەتی کە تۆ کۆمەلگاکە داگیرکراوە بێت، چکو جیاوازە لە نێوان کۆمەلگایەکی ناداگیرکرا و داگیرکراودا کە خەڵک بێن یا لایەنێک بێن کە تەنها بیر لە بەرژەوەندی شخصی خۆیان بکەنەوە بێگومان تێگەشتێکی چەوتە و ئەو تێگەشتنە دەبێت نەمێنێ بەڕاستی لەبەرەوەی کە زەرەر لە بەرژەوەندی گشت دەدا. لە کاتێکا مەسەلەن بۆ نمونە
حیزبێک وا دەکات لەبەر بەرژەوەندی خۆی مەسەن دەچێت قاچاقچێتی بە جەنراتۆری تورکیەوە دەکات کە جەنراتۆری 3 ئەمپێری و 5 ئەمپێری بکڕێ بۆ بیفرۆشێتەوە دێ سیستەمی کارەبای وڵاتەکەی خۆی خراپەکە ئەوە تەنها ئەو قازانجی شخصیەکە بۆ خۆی بەڵام زەرە لە چێدا زەرە لە باری ئابووری یەک نەتەوە دەدا زەرە لە ژیانی هەموو نەتەوەکە دەدا لەبەرەوە زۆر گرنگە کە تێگەیشتنی حیزبی تێگەیشتنیشی پان نەتەوەی بێ لە بەرژەوەندی نەتەوەی بپارێزێ نەک بە پێچەوانەوە بێ بە بەرژەوەندێکی شخصی بەرتەسک. کاک ڕێبار هەمیشە باس لەوە کراوە کە مافەکانی مرۆڤ لە بەرامبەر بەرمیلێکی نەودایە بێدەنگی جیهان بەرامبەر بەوەی کە لە ئەفرین ڕوویدا ئایا ئەوە دەسەڵمێنی؟ ئەوە ئاش و نەئەش بەڕاستی نەبڵێ نەخێر لەبەرەوەی کە ڕاستە بەرژەوەندی هەمیشە ڕاستەکەی بەرژەوەندی هەمیشە وەڵامی دوا وەڵام دەبێت لە پرسەکانە وایە بەڵام لەسەرەوەش کەوتۆ کە ئێمە هەم لە ڕووی ئەسکەریەوە مەسە هەم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیپلۆماسیەوە چه وەڵامێک بەوە دەدەیتەوە کەوا کە ئەو وڵاتی معاملە لەگەڵاکە بۆ شوێ نەبێ چکو لەسەرەوە کەوتۆ کە ئێمە چۆن دەتوانین درێژخایەن دەستکەوتی بە دەستکەوتی درێژخایەن نیشانی بدەین لە گفتوگۆیەکە کە هەبوونی کوردستانێکی مەسەن سەر بەخۆ هەبوونی کوردستانێکی بەهێز هەبوونی مەسە مافی دیموکراتیک و نەتەوەی بۆ خەڵکی کوردستان قازانج بەوی دیکە دەگەیەنێ ئەگەر ئێمە لەوەیە سەرکەوتوو بین بەڕای من ئەو مەسلەی بەرمیلەنەوتە بەرامبەر مافی مرۆڤ وا نامێنێ بۆ شێوەیە نەخێر. کاکە ڕێباڕۆک و باز دەکرێت پیلانێکی هەرەمە ترسیدار لە ئارادایە بەرامبەر بەگەلی کورد کە بەشێکی لە باشوور پیادەکراوە بەشەکەی تریشی لە ڕۆژاوە و ئێستا کە باسەوە دەکرێت کە پیلانێکی هەرەمە ترسیدار لە ئارادایە بۆ هێرشبردنە سەر قەندیل وەکو باز دەکرێت قەندیل قەڵایکی بەرخۆدان بووە لە درێژایی دەیان ساڵاندا چ لە ڕابردوودا و یاخۆت لەم دایان ساڵی ئەم دوایەدا ئەوە چ جۆرە مەترسی هەیە بۆ سەر ئایندەی گەلی کورد؟ مەترسەکە زۆرە لە ڕاستیە لە ئێوە دەزان ئەو دەستکەوتانەی باشووری کوردستان کە هەمان بوو کە پێویست ناکە باسی بکەینوانە بەرحەڵەوەی کە خەڵکی کوردستان بوو بە خاوەنی کیانێکی سیاسی لە سیستەمێکی فیدراالیە بە هەموو مافەکانیەوە و هەروەها و دەستکەوتانی ڕۆژئاوای کوردستان بە تەواوی تورکیا و ئێران و عێراق و ئێرانی لێک نزیک کردوتەوە بە هەموو شێوەکەوان هەموو کارتێکی سیاسی و دیپلۆماسی و ئابووری ئەوانەی خۆیان بەکار دەبن و هەوڵ دەدەن دۆستەکانی خۆیان دژ بە خەڵکی کوردستان ببزوێنن و بەتابەتی تورکیا و ئێران لە سووریا وایان کرد و هەروەها لە عێراقیشا وایان کرد بەرامبەر بە خەڵکی کوردستان لەبەرەوە مەترسیەکان زۆرن و ئێستا دەبینین ئێوە کە 1920 بنکەی سەربازی تورکیا لە باشوور ئێستا و ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی و بنکانە گەورە بن مەسەنسا مانگێکی تر لەگەڵ منا قسە بکەی ڕەنگە بێ بە 21 بنکە مەسەلەن بۆ نمونە ئەو بۆ مانایە دێکا دەوڵەتی تورکیا بە خشکەی هێدی دێتە پێش و هێدی وڵاتی ئێمەدا گیرەکە لە سەرتاوە 3-4 بنکە بوون دوای بوون بە 6 دوای بوون بە 8 ئێستا ژمارەیان گەشتۆتە 20 دانە لەبەرەوە ئێمە دەبێ وەڵام بدەینەوە ئەوە مەترسێکی زۆر گەورەیە بەڕاستی ئەگەر هەڵبەت نامێ بچمەناو باسی ئەسکەریەوە بەڵام داگیرکردنی قەدیل دیارە بەو شێوەیە ئاسان نییە بەڵام لە سیاسەتیشا هەموو شتێک ممکنە دەبێ ئێمە هەمیشە وەکو خەڵکی کورد بیرکەنەوە لەوەی کە گەورەترین زەرە لێمان بدرێت چییە؟ دەوڵەتی تورکیا و ئێران دەیانەوێت ئەو ناوچانە کوردستان داگیرکەنەوە بەتایبەتی ناوچەی ناوەندی کوردستان کە جێگای بەرخۆدان و جێگای پەروەردەکردنی گەریلا و هێزیی کوردستانیە بیکەن بە بنکەیەک بۆ داعش و ئەلقاعیدە و جەبهەت النوسرا و هێزە ئیسلامی ڕادیکالەکان ینی ئێران و تورکیا لەوەدا کێشەیەکیان نییە لەبەرەوە ئێمە دەبێت زۆر وریابین بەڕاستی دەبێت بە هەموو شێوەیەک قەندیل بپارێزین و بە هەموو شێوەیەک ئێستا لە باشوور داوا لە خەڵکی باشووری کوردستانەکەم کە دژی هەبوونی سوپای تورکیا لە باشووری کوردستان کار بکەن. کاکڕێبوان بابنە سەر هەرێمی کوردستان کە ساڵەهایە قەیران بە قەیران تێپەڕ دەکات بۆ شیکەرەوان بارودۆخەکە بە بارودۆخێکی چەقبەستوو وێنا دەکەن بەڕای وە هۆی ئەم بارودۆخە چەقبەستووە چییە؟ ئەوەیە کە سیستەمی دیموکراسی نییە بەڕاستی مەسەلەن بۆ نمونە گەرەمە لە باشووری کوردستان سیستەمێکی دیموکراتیکمان هەبووایە ئەسان ئێستا پرسەکانی کوردستان هەمووی بەگشتی هەروانە دەبوو مەسەلەن ئەو قەتڵ و ئامەی لە سۆر و لە چوار لە دەوری دیاربەکر کرا بەڕاستی نەدەبوو
بەڕاستی ئەفرین داگیر نادەکرا، بەڕاستی کەرکوک و گەرمیانوانە داگیر نەدەکران. ئەمە ڕاستیەکە. چونکە گەر سیستەمێکی دیموکراتیک هەبێ پێش هەر شتێک تۆ خەزیێنەیەکی دیارت دەبێ، خەزیێنەیەکی نیشتیمانی دیارت دەبێ، داهاتێکی دیارت دەبێ، داهاتی نیشتیمانی دیار و لەسەر ئەو بناغەیە بودجەی تایبەتی دیارت دەبێ. ئەو پارانەی کە هەیە نابن بە پارەی شخصی، ناچنە جیرفانی خانەوادەیەکەوە، ناچنە جیرفانی مەسەن چەند کەسێکی تایبەتیەوە. لەبەرەوە و هەروەها هەمیشە لە سیستەمی دیموکراسیە هەواکێشی دیموکراسی هەیە، مرۆڤی تۆ دەدوێ لەسەر کێشەکان دەدوێن، پێشنیار دەدەن، شت ڕوون دەکەنەوە، ئەنەلیزی باش دەکەن. بەو شێوەیە سیستەمی دیموکراتی وا دەکات کە تەواوی کۆمەلگا لە پرسی چارەسەریە بەشدار بێ. مەسەلەن جۆرەکانی هونەر پێش دەکەون کە جۆرەکانی هونەر پێشکەوتن مرۆڤ چاوی دەکرێتەوە، مرۆڤ زیاتر دەبینێ، پرسپێکتیوی بینینی بەرفراوانتر دەبێ، لەوێدا سیاست پێش دەکەوێت. ینی نەبوونی تێگەشتێکی دیموکراتیک لە باشووری کوردستانەوە لە ناو کار و خەواتی ئێمە بەگشتی وای کردووە کە ئێمە ئیسیفادە لە سوودی باش لە پۆتێنسیال و وەرە توانای خەڵکی خۆمان وەرناگرین. ئەوە زۆر زەرەری گەوری لێداوین. کاکرێبار چۆن دەڕوان ڕووداوی چەند ڕۆژ لەمەوە پێشی شاری هەولێر کە مامۆستایەکی بەتەمەن ساڵهایە دەیان ساڵە لە پێناوی ئەوگەلەدا کار دەکات و خەبات دەکات و تێدەکۆشێت، مامۆستایەک کە من و توی پەروەردە کردەوە، فێر کردووە و ئەو سەرکردانە کە ئێستاکە لەسەر دەسەڵاتن، ئایا ئەمە پاداشتی ئەو مامۆستایەیە؟ نا بێگومان نەخێر ئەو وێنانە بەڕاستی من پێم وایە ناخی زۆربەی زۆری ئەوانەمانی ئەژاندووە کە کوردستانی بیرەکەینەوە کە دەمانەوێت سیستەمێکی دیموکراتیک لە کوردستان هەبێ. بەڵام هەروەکو عەرزم کردی نەبوونی دیموکراسی ئەوەی لێ دەکەوێتەوە. کاتێک کە دیموکراسی نەبێ بودجەیەک نییە، کاتێک کە بودجەیەکیش نەبێ پارەیەک دیار نابێت کە تۆ بیدەی بە مامۆستایان و بە فەرمانبەران و بۆ کارانەی کە شەرعین، بەڵام لەوانەیە خەڵکانێک پارەیان بدرێتەیە کە مەسەلەن بۆ نمونە کاری ناشەرعیەکەنەوەی کە مەسەلەن دەسەڵات دەپارێزن. مەسەلەن مامۆستایە کە کار دەکا موچەی پێ نادرێ، بەڵام کەسێک کە دەتوانێت لە مامۆستایەک بدا دەقاتی مامۆستایەک پارەی پێ دەدرێ. ئەوە چیە؟ ئەو تێگەشتنەیە کە لەسەر بناغەیەکی دیکتاتۆری، لەسەر بناغەیەکی نادیموکراتیک دروست دەکرێت، بناغەیە کە دۆست و یار نییە لەگەڵ نەتەوەی خۆیان کە لە خزمەتی خەڵکی خۆی دانیە. بەداخەوە کە ئەو شتە ڕووی داوە هیوادارین کە دەسەڵاتی سیاسی ئەو جۆرە زەبرە بەکار نەبا، هیوادارین کە دەسەڵاتی سیاسی جۆ لە خەڵکی خۆی بگرێەوە، هیوادارین کە دەسەڵاتی سیاسی بچێتەوە سەر بنەما دیموکراتیکەکان. ینی پێش هەر شتێکەوەی کە عەرزم کردی بە بێ هەبوونی خەزێنەیەکی نەتەوەی کە داهاتی کوردستان دیار بێ، بەڕاستی تۆ نەقەت ناتوانانی لەسەر مەسەن بۆ نمونە کەرتێکی تەندروستی دروست قسە بکەی یا کەرتێکی خوێندنی دروست، چونکو بناغەی پێشکەوتنی نەتەوەیەک داهاتی نەتەوەییە. کاتێک کە داهاتی نەتەوەی قۆرخ کرابێ، کاتێک کە داهاتی نەتەوەیی دیار نەبێ، ناممکینە کە تۆ لە بواری دیکای پێشکەوی شتیوە ئیمکانی نییە. هەر لەبەرەوەی تۆ سەیری کە لە دنیای دیموکراسی ڕۆژئاوا و ئەمریکا ئەوانەیە داهات و خەزێنی نەتەوەیی گرنگترین شتە. پرسەکان هەمیشە لەسەرەوەک دەکرێت کە چەند پارەمان هەیە و چۆن خەرجیکەین. پرسەکان هەمیشە لە دنیای دیموکراتیکا بۆ شێوەیە کە لە کوردستانە وانە ئەوەی لێ دەکرێتەوە کە بەداخەوە ئەو کەسێک کە باش کار دەکا و ڕنج دەدا ئێمە موچەی نادێنێ، بەڵام ئەو کەسێک کە شاید دژی هەموو ئەو کە باشە بەدەقەت پاری دەدرێت. بەس کاکرێوار خەڵکی هەرێمی کوردستان لە هەرچین و توێژێکەوە ماوەیەکی دوورە درێژە بەدەم بێمۆچەیی و بێدەرامەتیەوە دەناڵێنن. چۆن دەبی لە وڵاتی میلیاردەرەکانە خەڵک بەزگی بەرچی سەربنێتەوە؟ دەبێت لە بەرەوەی کە سیستەمێکە لەسەر بناغی دیموکراتیک دانەمەزرا بێ حتمما وای لێ دێ زانی بۆ چووکو تاکە کەسێک یا خانەوادەیە کە پێی وایە پارەی ئەوەتەوەی هینی خۆیەتی بابێتی بوا بەرخورد دەکا خەڵکەکە بە بەردە دەبینێ نۆرماڵە. یعنیەوە بۆ دنیای دیکتاتۆری بۆ دنیای کە ڕێز لە مافی مرۆڤ ناگرێ، بۆ دنیای کە پارەی خەڵک بەهی خۆی دەزانێ، ئەو تێگەشتێکی نۆرماڵ، ینی تێگەشتێکی نانۆرماڵ نییە. ئەوەی کە خەڵک پێویستە بیکاوەیە کە داوای سیستەمێک کا داوای هەبوونی سیستەمێک بکە کە دیموکراتیک بێ، کە ئەو بنەما دیموکراتیکانە بپارێزی و پێش بخاکە پێویستن. لەبەرەوە دەکرێت مەسەرەن لە کۆمەلگایەکی ئەوەی کە مرۆڤ دەتوانم ئاو بڵێم ئەوەی کە
مرۆڤ بەڕەوای دەبینێ مەرج نییە دەسەڵات بەڕەوا بۆ ئەوی ببینێ ئەگەر مرۆڤ خۆی داوای نەکاوە و هەوڵی بۆ نەدا. بەس هەرێمی کوردستان بەرەوکێ دەڕوا و چۆن دەتوانی لەم قەیرانیە ڕزگاری بێت و فارگۆنی خاست و ئارەزوەکانی شەمەندەرفەری ئەم گەلە بە دواترین ئیزگا بگەینێ. ڕاستەکەی من بەداخۆ ئەوە گەشتبین نیم سەبارەت بە باشووری کوردستان کە بڵێم هەر ئێستا مەسەرن لە ماوەیەکی نزیکە ئەو کێشانە چارەسەرەکرێن بەڵام دیارە باشووری کوردستان بە دۆخی زۆر خراپترا ڕۆشتۆ لە مێژووی خۆیان و خەبات دەکەن و ئەو خۆپیشاندان و ناڕەزایی کە ئێمە ئێستا لە باشووری کوردستان دەیبینین دیاردەیت زۆر تەندروستن ئەو بەمانایە دێکە گەلی ئێمە گەلێکە لە باوەڕی بە ژیانە و حەز دەکا کە لە ژیانێکی ئازادا بژی حەزەکە کە مافە دیموکراتیکانی هەبێ ئەوە بەڕاستی زۆر جێگای دڵخۆشیە. ئێمە داوا دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە و سێبارە و کولەوە پێش باسمان کردووە کە بە خۆیاندا بچنەوە دەسەڵاتی سیاسی هەوڵ بدا لەسەر بنەمای پرینسیپی دیموکراتیک پێشکەوێ چکو بەڕاستی ئەوەی کە تا ئێستا کراوە قابلی قبول نییە و دەوڵەتی تورکیا و ئێران و ئەوانەی دیکە زۆر قازانجی لێ دەکەن و داوا دەکەین کە گەلی خۆمان گەلی باشوور خۆی زیاتر ڕێک بخا ئەو خۆپیشاندان و مانگرتن و یا شێوەکانی دەربڕی ناڕەزایی بە شێوەی سیستەماتیک بێن بەڵام دیارە ئاشتی خوازانە بێ زەرە لە مڵکی تایبەتی و گشتی ئەوانە نەدرێ بەس هەتا دەتوانێت سیستەماتیک بێ هەتا توانێت بە پرەنسیپ بێ هەتا توانێت لە بەڕێز یەکێتی نەتەوەی بکرێ و هەروەها هەوڵ بدرێت کە داواکان زۆر کۆنکرێتتر بن و داواکان زۆر بناغەی و بنچینەی بن ئەوەی کە تۆ تەنها داوای مافی موچەی مەسەن مانگێ بکەی ڕاستەکەی کێشەکان چارەسەر ناکە بەڵکو دەبێت داوای دامەزراندنی سیستەمێکی دیموکراتیکی شەفاف بکەیت. کاکروبار لە کۆتاییدا ئەگەر هەر پێویەکدان هەیە بۆ تەماشاچیانمان زۆر سوپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتەکە دەرفەتێکی باش بوو هیوادارم کە گەلی ئێمە پێکەوە بین یەکێتی نەتەوەی خۆمان بەهێزکەین و دڵنیابن بە یەکێتی نەتەوەی بەڕاستی سەر دەکەوین و دەبینین کاتێک کە پێکەوە دەبینین کە بەهێزین و دەبینین کە تون بەرەو پێشەوە دەچین. سوپاس. کاکرێبا ڕەشید هاوسەرۆکی کۆنگرێتەوەی کوردستان کانەکە زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەڕنامەی ئەمڕۆمان هەر شاد و سەرکەوتوو بن.